دەریاچەی ورمێ لە گەورەترین دەریاچەی سوێرەوە بۆ بیابانێک لە خوێ. گەرمتربوونی کەشوهەوا لە چەندەیەی ڕابردوودا بووەتە هۆی زیادبوونی کردداری بەهەڵمبوون و کەمبوونەوەی ئاوی دەریاچە و ڕووبارەکان. ئەمە ژوای کردووە دەریاچەی ورمێ کە گەورەترین دەریاچەی ئێرانە و دەکەوێتە نێوان پارێزگای تەبرێز و پارێزگای ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان بە تەواوی وشک بکات. بە گوێرەی دوایی نوێنە ئاسمانیەکانی ناسا هیچ شوێنەوارێک لە دەریاچەیەک کە سەردەمانێک شوێنی ژیانی ملیۆنان بوونەوە بوو چی دیکە بوونی نەماوە. دەریاچەی ورمێ لە ناوەڕاستی ساڵانی 32 ملیار مەتر سێجا ئاوی تێدا بووە. ئەوەی زیاتر مایی بێهیوایی ژینگە پارێزانە ئەوەیە هیچ سەرچاوەیەکی ئاو ناڕژێتە ناو دەریاچەکە. ئەمە ژوای کردووە سەرەڕای هاتنی وەرزی پاییز هیچ هیوایەک نییە بۆ ژیانەوەی دەریاچەکە. هاوکات و شکبوونی دەریاچەکە دەبێتە هۆی کەڵەکەبوونی 13 ملیار تەن خوێ لە دەریاچەکەدا. ئەوەش دەبێتە مای ئەوەی لە مەودای 100 کیلۆمەتری دەریاچەکە مەترسی لەسەر ژیانی 6 ملیۆن کەس دروست بێت. هەروەک دەژبێتە هۆی زیادبوونی نەخۆشیەکانی پێست و شێرپەنجە و زیانگەیاندن بە ژینگە و پەکخستنی ئاژەڵ و نەهێشتنی هەنگ. بە گوێرەی پێگەی تەسنیمی ئێرانی گەشەینە هاوسەنجی کشتوکاڵ و کەڵک وەرگرتنی خراپ لە سەرچاوە ئاویەکان و گۆڕانی کەشوهەوا گرنگترین هۆکارەکانی وشکردنی دەریاچەکەن. قسەی کۆتایی ڤار دەیکات.